جەلادەت بەدەرخان ئەو مۆدێلەی کە ئێمە پێویستمانە. بەدەرخانیەکان ناوی بنەماڵەیەکی مێژووی و ڕەسەنی کووردە بە پێی وتەی دکتۆر جەمال نەبەس. بەدەرخانیەکان خانەوادەیەکی ئەرستۆکرات و خانەدان بوون. ڕەنگە تاکە خانەوادەش بن لە ناو کورددا هێندە میر و ڕۆشنبیر و زمانزان و کەڵە پیاویان تێدا هەڵکەوت بێت. ماڵباتە بەدەرخان ماڵباتێکی پر بناوبانگە بەخۆ دەزانی ینی ماڵباتە بەدەرخان ماڵباتێکی ئەرستۆکراتی بوون، نە ماڵباتێک بوون سەر بە هۆزەک تیرەیەک و دەبێژن عەشیرەت، نە ماڵباتێکی ئەرستۆکراتی بوون، ماڵباتێکی ڕۆشنبیر، ماڵباتێک بوون کو دەخواستن ینی بەدەرخان پاشای مەزن دەوڵەتێکی کوردستانی مەزن چێ بکەن. بەدەرخان پاشا ینی حەولدا کۆ هەمی کوردستان بکە یەک و هەمی گیرنشینێن کورد بکە یەک، دەبن ئالایەکی کوردی، دەبن دەوڵەتێکی کوردیدا و ئەوە ساڵە 1830 دەست پێ کرد بە خەبات. بەدرخان پاشا یەکەم کەس بووە کە هەوڵی جددی داوە بۆ بنیادنانی کوردستانێکی یەکگرتوو وە سەربەخۆ لەژێر یەک ئاڵاتە. ئەم هەوڵانەی بەدرخان پاشا لە ساڵی 1830ەوە دەستیان پێ کردووە، بەڵام بەهۆی ستەم و دژایەتی قاجاری و عوسمانیەکانەوە بەردەوام سەرکوت کراوە. ئێڵە مێژوویەکەی ئەم بنەماڵەیە چەندین کەسایەتی کوردی تێدا هەڵکەوتووە، بە نمونە ئەمین عەلی بەدرخان، میقداد مەدحەت بەدرخان، محەممەد ساڵح بەدرخان، سورەیە بەدرخان، میر جەلادەت بەدرخان، کامەران بەدرخان و دەیانی تر. جەلادەت بەدرخان یەکێکە لە نەوەکانی ئەم بنەماڵەیە. کاتێک لە ساڵی 1893دا لە ئیستەمبول لەدایک دەبێت، عوسمانیەکان هێندە سەرکوتی ماڵباتەکەی ئەویان کردووە کە ڕووی لێ لە ناوچوون بووە. دەسەڵاتی عوسمانی لەو سەردەمەدا دژی هەموو جموجوڵێکی کوردانە بووە لە ناوچەکەدا. دوای تێکچوونی شۆڕشی بەدرخانیەکان لە ساڵی 1847دا دەوڵەتی عوسمانی بەدرخانیەکانی لە هەرێمی بۆتانی باکووری کوردستانەوە بۆ ئیستەمبول و میسر و یۆنان و چەند وڵات و دوورگەیەکی دیکە دوور خستەوە. بەم شێوەیە ئەم بنەماڵە شۆڕشگێڕەی کورد بەرشوو بڵاو بوونەوە. بە دوای ئەواندا سیاسەتی دەوڵەتی عوسمانی لە ڕەوتی خراپی خۆی بەردەوام بوو. خێزانی جەلادەت بەدرخان لە ئیستەمبول بوون. لە سەرەتای سەدەی 20ەوە تا هاتنی کەمالیەکان جەلادەت بەدرخان بەو لاویە دەستی بە چالاکی ڕۆشنبیری و سیاسی کردهبوو. بەر لە جەلادەت میقداد مەدحەت بەدرخان لە قاهیرە لە ساڵی 1898دا یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستان دەرکردبوو. بۆیە جەلادەت بەدرخان ئارەزووی ئەوە بوو لەو بوارەدا درێژە بە خەبات بدات. کاتێک کەمالیەکان لە تورکیا هاتنە سەر حکوم، فەرمانی لە سێدارەدانیان بۆ هەموو ئەندامانی خێزانەکە دەرکرد. بۆیە خێزانەکە بەرتەوازە بوون و هەر کەسێکیان بەرەو وڵاتێک کۆچی کرد. جەلادەت بەدرخان ڕووی لە ئەڵمانیا کرد. میر جەلادەت دەرفەتی ژیانی ئەڵمانیای قۆستەوە و لەو وڵاتەدا دەستی کرد بە خوێندن. لەوێ بڕوانامەی دکتۆرایی لە بواری یاسادا بەدەستێنە. ساڵی 1930 جەلادەت بەدرخان دەگەڕێتەوە سووریا. لەوێ دەست بە خەباتە ڕۆشنبیری و سیاسیەکەی خۆی دەکاتەوە بۆ هەستاندنەوەی ناوی کورد و دەسەڵاتی میرانی بەدرخانی. سەرەتا ئەلفوبەی کوردی کردە پیتی لاتینی. یەکەم جار توانی ئەلفوبەیەک دابنێ کە ژمارەی پیتەکانی 36 پیت بوو. پاشان لە ساڵی 1928دا بۆ جاری دووەم دەستکاری کردەوە و ژمارەی پیتەکانی کرد بە 25 پیتی لاتینی. ئەمە بوو بە بنەما بۆ ئەلفوبێ لاتینیەکە. هەر لەسەر ئەو بنەمایەش ڕۆژی 15 ئایاری ساڵی 1932 یەکەمین ژمارەی گۆڤاری هاواری بەو پیتە لاتینیانە چاپ کرد. میر جەلادەت بەدرخان لە یەکەمین ژمارەی گۆڤاری هاواردا دەڵێت زمان مێژوومانە، زمانمان کەرامەتمانە، کەلتورمان لە زمانماندا شاراوەیە، وەرن بە زمانی خۆمان قسە بکەین، وەرن بە کوردی قسە بکەین، وەرن بە کوردی یەکتریمان خۆش بوێت، وەرن بە زمانی کوردیمان خۆش بوێت. گۆڤاری هاوار لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا بەهۆی گرنگی نووسەرەکان و بابەتەکانیەوە پێگە و بایەخێکی تایبەتی هەیە. هاوار بوو بە ئیلهام و مۆدێلێک بۆ چەندین ڕۆژنامە و گۆڤاری دیکەی دوای خۆی. گۆڤاری هاوار تا ساڵی 1943 واتە بۆ ماوەی 11 ساڵ بەردەوام بوو.
57 ژمارەی لێچاپ کرا. دوای ئەو گۆڤارە ڕووناهی بە زمانی کوردی دەرکرد. لەو بڵاوکراوانەدا ژمارەیەکی زۆر نووسەر و کەسایەتی دیاری کوردی کۆ کردەوە. زیاد لە 20 بەرهەمی هەیە و یەکەم کەس بووە کە کتێبی لەسەر ڕێزمانی کوردی کرمانجی نووسیوە. پەرهەنگێکی بە کوردی و یەکێکی دیکەی بە کوردی فەڕەنسی هەیە. میرجەلادەت هەرچەندە لە ماڵباتێکی خانەدان بووە و هەموو کەسەکانی دەوروبەری دارا بوون، بەڵام لە کۆتاییەکانی ژیانیدا سەرقاڵی کاری کوشت و کاڵی بووە، چونکە پێی وابوو ڕیشەی ئەو کارە هی کوردەکانە. سرە ڕێداواکاری هاوڕێکانی بە وازێنانی لە کوشت و کاڵ، بەڵام تا کۆتاییەکانی تەمەنی لەسەر کارەکە مایەوە. ئەم مۆدێلە گرنگەی ناوکایی ڕۆشنبیری کوردی ساڵی 1951 لە گوندی حەجانێ لە نزیک شام کۆچی دوایی کرد و لە تەنیش گۆڕی شێخ خالیدی نەقشبەندی باپیریەوە لە گەڕەکی کوردەکان بە خاک سپێردرا.